یەکێک لە داواکاریەکانمان بارەدا بە ئێرانی نایدا بە عێراقی. کێ بارەدا بە ئێرانی؟ نازانین. ئێمەش بەشان ئەو کەسا گەرەنجاین کێ ئەو بارەدا بەو. بۆ نایا بە عێراقی. هۆکاری نەبوونی عێراقەکە چییە؟ لە کاتێکا کە من لەگرا باش و زەریبە و دار و بەردی ئەم ماشینم ئەم سیارە من خۆمەی دەم. ژینگە من خۆمەی دەم. تایی لەسەر گران کردووم، پاتری لەسەر گران کردووم، دار و بەردی ئەم وڵاتی لەسەر من گران کردووە، ئەو بە ئازادیە سوڕەتەوە ڕاشێ بووە. من لەبارە بارەکەم دەواشماخە لەناو مەرزەکە 600 دۆلارە دەم. بیمە ئەدەم بۆ خاکی ئێران. ئەو 1 دینار نادا. چەندێک بیمە دەیت؟ 600 دۆلارە دەم بیمە. باشە بە ئێران. بەڵێ. لەرە خۆشمەنگەڵایەکە دەین ئەمە حەوگەڵا. بارەکەی من باعثی 11 گەڵایە. حەوگەڵای لێرە 6 گەڵای مێنێتەوە. دوی ئەخۆی تاچێت ئەو شوێنەوە ئەگەڕێتەوە 4 گەڵای بۆ مێنێت. ئەبرە 3 مانگە باری بار نەکردەوە قوربان. 3 مانگە سیارێکی وەسانە 3 دەفتەری پێداوە لێ وەسانێتی هەتایە ئەڕسێنێ لێوە. هیچ کری بارەکە جیاوازە لە نێوان ئێوە شۆفێر ئێرانیەکان؟ ئەبێ جیاوازی ئەو جیاواز نێتەوە 6 گەڵای لێوە بە 6 گەڵای لێوە بۆ ئەمێنێتەوە ئەو لەسەر بیمەکە. 6 گەڵای لێوە بۆ ئەمێنێتەوە. واتە کاتە شۆفێرێکی ئێرانی داخلی ئێران نەبێت ئەو 6 وەرەقەیە نادا؟ نادا قوربان، 6 وەرەقە نادا. ئەو هەر ئێرانیە و ڕاستە خۆیە لە ئەو ئازادە لە گرامن و ئازاد نیم لەم شوێنە. واتە ئێوە داوای واکەن کە ئێوەش ئەو بیمەیە نەدەن. یا بێ بیمەکە نەدەن یا وەتە وەکو ئەنبار بە ئێمە کاک. بۆ جیاوازیمانەکەن. هۆکارگەی جیاوازیەکەمان چییە؟ ئەوە مشکلەکەمان.